یەکەم داوا دەکەین لیستی موچەکانمان بە هاوتاکراوی بەناوەند بە پێی یاسای خانەنشینی ژمارە نوێی ساڵی 2014 بنێرن بۆ وەزارەتی دارایی فیدراڵ. ساڵی دووەم پرۆسەی تەوتین بە پێی بڕیاری پابەندکەری دادگای ئیتیحادی بۆ هەردوو حکوومەت دەست و بردی تیا بکرێت کە هەر لایەک کەم تەرخەم بێت ئێمە لە ڕووی قەزائیەوە بە دواداچوونی بۆ دەکەین. سێ دۆسیەی خانەنشینانی هەرێم کە گوماناویە و نیشانەی پرسیاری لەسرە دەخوازین بێ دواخستن لیستی یاسایی و نایاسایی بە هەموو جۆرەکانیەوە لێک جا بکرێتەوە کە ئەوە پرۆسەیەکی تەواو سانا و ئاسانە. و چوار پێویستە قەرەبووی موچە فەوتاوەکانمان بکرێتەوە بە پێی یاسای خانەنشینی بەرکاری عێراقی و بە پشتبەستن بە هەردوو برگەی 1 و 2 لاپەڕە 11 بڕیاری ژمارە 212 دادگای ناوبراو. 5 لەمڕۆوە کە پێنجشەممەیە 27/6/2024 تا ئامادەکردنی لیستی موچەی مانگی تەمووزی داهاتوو واتە لە ئێستاوە تا 15 ڕۆژێکی تر چاوەڕێی جێبەجێکردنی ئەم خاڵانەین. بە پێچەوانەوە لە دەرگای دادگای تایبەت دەدەینەوە کە سزای توندی لایەن و کەسانی بەرپرس لەسەر دواخستنی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای بەدواوەیە.